کاتتان باش بەرگەی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. جاسۆن کێنی وەزیری بەرگری کەنەدا لە دیدارێکیدا لەگەڵ ئاژانسی ڤایس نیۆز باس لە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە و هێزە کوردیەکان دەکات. کێنی ڕایگەاند لە ئێستادا حکوومەتی کەنەدا گفتوگۆ دەکات لەبارەی فراوانکردنی پرۆگرامی مەشق و ڕاهێنانەکانی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان. وەزیری بەرگری کەنەدا ڕایگەاند خوازیاری ئەوەن مەشق و ڕاهێنان بە هێزی کەمەنەتەوەکانیش بکەن لەوانە یەزیدیەکان و سریانەکان، چونکە بە بۆچوونی ئەو دوایی کۆتایی هێنان بە داعش ئەوان دەتوانن ناوچەکانی خۆیان بپارێزن. لە زاناشناڵە بڵاوکراوەتەوە بۆ زۆرێک لە کوردەکان کەرکووک ڕەمزی خەونی درێژخایەنی سربەخۆیانە کە زۆر جار لەلایەن عەرەبەکانەوە کۆنتڕۆل کراوە و ئێستاش یەکێکە لە ناوچە کێشە لە سەرەکانی عێراق. دوای هێرشەکانی داعش پێشمەرگە بەزووی کۆنتڕۆلی کەرکووکی کرد. سام مۆریس لێکۆڵەر لە پەیمانگای لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێت سەرکردایەتی کورد لەو بڕوایەدا بوون. لە ساڵانی 1991 و 2003دا دەرفەتی کۆنتڕۆلکردنی کەرکووکیان لەدەستداوە، بەڵام ئەم جارە نەیانویست سێم دەرفەت لەدەست بدەن. ماڵپەرەکە ڕاگەیاندووە هێشتا داهاتووی کەرکووک یەکلایی نەبووتەوە بۆ ئەوەی کوردەکان ڕوبەڕووی پێکدادان نەبنەوە لەگەڵ شیعەکان و هێزەکانی عێراقدا. دەبێت لە ڕووی سیاسیەوە چارەسەری پرسی ئەو شارە بکەن. لە ماڵپەڕی تودەی زەمانی تورکی وتارێکی سەمیم ئاکگۆنیۆڵ بڵاوکراوەتەوە بە ناوێنیشانی کوردەکان بۆچی دڵخۆشن. نووسەر دەڵێت چونکە هەموو شتێکیان هەیە. نووسەر لە سەرەتای وتارەکەیدا دەڵێت کوردەکان بەراورد بە ساڵانی پێش 2000ەکان زۆرێک لە مافەکانیان بەدەستهێناوە و ئێستا هاوڵاتیان یەکسانن لەگەڵ تورکەکاندا. تێڕوانینی ئاکگۆنیۆڵ ئەوەیە بۆ ئەوەی کوردەکان لە سنوورەکانی کۆماری تورکیادا بمێننەوە دەبێت دەوڵەتی تورکیاوا بکات کە دڵیان خۆش بێت، ئەگەرنا ئەوە کوردەکان جیا دەبنەوە. زۆرێکمان دوێنێ شەو نەمان دەتوانی فەیسبوک بەکاربێنین. با بزانین فەیسبوک چی بەسەر هاتووە. ڕۆژنامەی گاردیانی بەڕێتانی بەڵاوی کردوتەوە لە ماوەی یەک هەفتەدا دوێنێت دووشەممە هاوشەوەی پێنجشەممەی ڕابردوو فەیسبوک بۆ ماوەیەک لە کار کەوت و بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی نیان دەتوانێت بچنە ئەکاونتەکانیانەوە بەهۆی ئەوەی ماوەیە پشکەکانی کۆمپانیاکە بە بڕی لە 4دا بەزینی بەخۆوە بینی. هاوکات لەگەڵ وەستانی ماڵپەری فەیسبوک ئەپلیکیشنەکانی فەیسبوکیش لە کار کەوتن، بەڵام مێسنجەر کێشەی نەبووە. بەرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن ئەرشاد بن.